تەمیمی داری ڕەحمەتی خوای لێ بێ وتمان کە ئەو ئاەتەیە خوێند و شەوێکیان هەتاکو و بەیانی هەر ئەو ئاەتەی خوێندە و هەرش گریە ئەم حەسیب الذین اجترحوا السیئات ئەن نەجعلهم كالذین آمنوا وعملوا الصالحات. چما ئەو کەسانەی ئەو هەموو گوناحیان کردووە ئەزانن ئەیان خەینە ڕیسی ئەو مسڵمانانەوە و کە کار و کردەوەی چاکەیان کردووە، چۆن ئەم کەسە تاوانبارانە ئەم گوناحکارانە خەینە ڕیزی ئەو کەسانێک کە ئیماندارن و کار و کردەوەی چاکەیان کردووە پیاو چاکن. أم حسب الذين اجترحوا السيئات أن نجعلهم كالذين آمنوا وعملوا الصالحات. محمد كري منكدر یەکێکە لە گەورەی قورئان خوێنان، یەکێکە لە متمانە پێکراوانی ئەهلی حەدیث، تەلەبەی ئیبن عومەرە، تەلەبەی ئیبن عەباسە، تەلەبەی ئەنەسی کوڕی مالیکە، تەلەبەی ئەبوو ئومامەیە، تەلەبەی ئەو سەحابیە بەڕێزانەیە و ساڵی 34 هیجری لەدایک بوو. مامۆستای زوهریە، مامۆستای محەممەدی کوڕی واسعە کە ئەی فەرموو خەڵچینە بەزنیە شکر گوناح بۆنی نایە جینا کەس نەیەتوانی لە تەنیشت منەوە دانیشێ. مامۆستای ئیبن جورەیجە کە 18 ساڵ تەلەبەی عیکرەمە بوو. مامۆستای ئیمامی جەعفەری سادقە، مامۆستای سوفیانی سەوریە. ڕیوایەتەکانی لە هەموو سەحاحی ستەیە ڕیوایەتەکانی هاتووە. محەممەدی کوڕی منکەدر ئەفەرمێت 40 دانە ساڵی ڕەبەق هەوڵم لەگەڵ نەفسی خۆمدا هەتا کۆنتڕۆڵم کرد و تاکو هاتە ڕێ. 40 ساڵی ڕەبەق ئەم پیاو ساڵحە لە بەردەستی یاوەرانە پەروەردە بووە و مامۆستای ئەو عالمە گەورانێ. ڕۆژێک ئەوەندە گریا لە ماڵەوە بەزەییان پیا هاتۆ، هەر قسەیان لەگەڵا کرد و تێنە ئەگەیشتن چی جوابەداتۆ. خەمیان بوو کە شێت بوو بێ، ڕۆیشتن بە دوای ئەبوو حازمە، عالمێکی گەورەی شار و هێنایە. وەختێکی بن حازم هات سەیری کردوە هەر ئەگری، فەرمووی بۆچی ئەگری؟ ئاەتێکی خوێندەوە، ئەویش لە تاوە دەستی کرد بە گریان. ئەم ئاەتەش هەموو جارێک ئاوا تەئسیری ئەکردەوە لە محەممەدی کوڕی منکەدر. ئەی فەرموو ئاەتێکە لە قورئانە هیچ شتێک نامترسێنە وەکو ئەو ئاەتە، وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون. لەلای خوای پەروەردگارەوە هەموو ئەو شتانیان بۆ ئاشکرا کرا کە حسابیان بۆ نەئەکرد. سبحان الله، ئێمە حساب بۆ چەند شت ناکەین. وبدا لهم من الله ما لم يكونوا يحتسبون. ئەبوو حازمیش دەستی کرد بە گریان و دوای بە خەڵکەکەی ود هیچی لێ نەهاتووە و ناحەقیشی نییە. ئەم پیاوە بەڕێزە محەممەدی کوڕی منکەدر یەکێکە لەوانەی کە لە سەخاوەتیا دائیمە یارمەتی ئەو کەسانەی ئەدا کە دەرسیشی پێوتن، ئەوانەی لێەوە نزیک بوون، ئەوانەی خاوەنی عیبادەت بوون، یارمەتی هەر کەسێکیشی بدایە چونکە هەبوو بوو لە 40 دینار کەمتری بۆ نەئەنارد. ئەم پیاوە ساڵحەی کە لە عیلمە ئەوەندە زیرەک بوو کە یەکێکە لەوانەی ڕیوایەتی لە هەموو سەحاحی ستەیە هەیە، یەکێکە لەوانەی کە ئەو هەموو جێمتمانەیە و ئەو عولەما بەڕێزانە هەمویان وەسفیان کردو. دەرسی لە عائیشە وەرگرتووە ڕەزای خوای لێبێ و بە خزمەتی ئەبوو هورەیرە گەیشتووە، دەرسی لە جابر وەرگرتووە و بە خزمەتی عەبدوڵای کوڕی زوبەیر گەیشتووە. دەیان مامۆستای پەروەردە کردو، بەڵام خاوەنی ئەو هەموو عیبادەتەشە،
خاوەنی سەروەت و سامانی خۆشیەتی و کەسابەتی خۆی کە دێتە سەر کاسبی پیاوێکی سەرڕاست و حەڵال خۆر کە دێتە سەر قورئان خوێندن یەکێکە لە قاریئەکان کە دێتە سەر فەرموودەوانی یەکێکە لە سەنەدی ڕیوایەتی حەدیث کە دێتە سەر عیبادەتیش براینە بۆتان بجێڕمەوە محەممەدی کوڕی منکەدر لە ڕیوایەتی صحیحەوە پێی گەیشت بوو کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام چۆنە هاتە مزگەوت بە چ ئیتیجاهێکە ئەهات لای کۆڵەکەیەکی بۆ خۆی تەئمین کردبوو پێیانوت کۆڵەکەکەی محەممەدی کوڕی منکەدر پشتی بەو کۆڵەکەیەوە ئەدا ئەی فەرموو لە بەرەوەی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام پشتی پێوەداوە بەو ئیتیجاهەیە ئەهاتە ژوورەوە و بەرەو محرابەکە ئەڕۆیشت کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام بەوێ ڕۆیشتەوە ئەی فەرموو بەڵکو جارێک شوێنی پێم بکەوێتە ئەو شوێنەوە کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام پێی مبارەکی تێکرد لەو شوێنەیە زۆرە گریا سەیریکەن برانی بەڕێز ئەم پیاوە بەڕێزە ئەم خاوەندین و ئیمانە ئەم خاوەن عیلم و سەروەت و سامانە ئەم خاوەنی ماڵ و مناڵە ئەلەم شوێنەیە کە عیبادەتەکە ئەفەرمێ طبعا ئەو زەمانەش مزگەوت هیچی تیا نەئەسووتە تاریک بوو ئەفەرمێ ئاستی کۆڵەکەکەی خۆم گۆڕی و هاتمە پێشەوە یەک دوو هەنگاو لەوێ نوێژم کرد و پاڕامەوە کاتێکم زانی یەکێک هاتە ژوورەوە و هەستم پێ کرد هەر سەیری لای کۆڵەکەکانی کرد و ئاستی کۆڵەکەکەی منی بە چۆڵ زانی هات ئەلەویا پشتی پێوەدا و منی نەبینی سەیرم کرد پیاوێکی ڕەشتاڵە فەقیرۆکە یعنی حاڵەتی فەقیری پێوە دیار بوو دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان دوایەوەی نوێژی کرد نوێژی کرد و دەستی بەرز کردەوە بۆ ئاسمان و ئەم دوعایەی کرد اللهم إن أهل المدينة قد قحطوا اللهم أقسمت عليك لا أنزلت يدي حتى تسقط المطر محمدی کوڕی منکەدرم پیاوە سەرڕاستە بۆمانە جێڕێتەوە بەم سەنەد و ڕیوایەتە صەحیحانەوە ئەم پیاوە نەناسراوەی بینی و هاتووە لای ئەو کۆڵەکەیەوە لە مزگەوت بە تاقی تەنیا قولێکی ڕەش لە تاریکایی هیچ کەسێ نایبینێ دەستی بەرز کردوتەوە بۆ ئاسمان و دوای دووڕکان نوێژ ئەڵێ خوایە گرانی کەوتۆتە ناو شارەوە باران نابارێ خوایە دەستم داناگرمەوە هەتاکۆ و کاتەی بارانەکە بارێنی محەممەدی کوڕی منکەدر ئەفەرمێ ئاوڕم لێدایەوە تەماشامە کردوتم بەخوا ڕەنگە شێت بێ جلوبەرجێکی زۆر داماوانەی لەبەرایە ئەڵێ بەڵام نەجوڵامە بۆی هەست بە من نەکە پاشان دەستی بەرز کردەوە هەر هاواری کرد اللهم إن أهل المدينة قد قحطوا اللهم أقسمت عليك لا أنزلت يدي حتى تسقط المطر خوايام دستان دانا قرمو حتى كوكاتي إباريني محمدی کوڕی منکەدرە فەرمێ فوالله ما أنزل يديه محمدی کوڕی منکەدرە فەرمێ فوالله ما أنزل يديه حتى نزل المطر وخاض الناس فيه ئەفەرمێ بەخوا قەسەم دەستی بەرز نەکردەوە کە باران داباری بوو باران دای کرد و خەڵکی هەمووی هاتنە دەرەوە پێیان تەعەجوب بوو کە ئەبارێ ئەوجا کابرا زۆر گریا زۆر پاڕایەوە کە هەستی بە خوڕەی بارانەکە کرد لە دەرێ فەرمووی اللهم هذا منك لا مني اللهم هذا منك لا مني
اللهم هذا منك لا مني، ومن أنا وما أنا حيث استجبت لي، ولكن عذت بحمدك يا ربي خواهي من لتوي لمنونية سجاري وافرمو باي فرمي من تشيم من تشيم تاتو والله من بديتو خواهي فنا أقرم بتو. اللهم هذا كرم بفضلك لا يعطى لا بعملي وأنت الكريم الجواد. خواهي أمام الرزق نعمتك لأخوته ودي سيري كان براني بالرزق أو جاء فرمي دواي أمبارانا ويا شو السجداء سري برز نكردو حتى وكو كاتي سبيدي بياني هاد لقل هستي بيكر نزيك لوي خلق بين بوا مزقود خيرا هستا و ڕۆی بۆ شوێنی دەستنوێژەکان بۆی خەڵک وا بزانێ ئێستا هاتووە بۆ مزگەوت. بەڵام من هەر خۆم لێمات کردبوو دوای نوێژ یەکسەر بە دوایە ڕۆیشتم. ئەوەندە خێرا ڕۆیشت و منیش قوڕ و چڵپا و حسابم بۆ نەکردبوو ماڵەکەیم لێ تێکچوو نەمتوانی ئەو سەریعتر ڕۆیشت و لێم بزر بوو. زۆر گەڕام زۆر پرسیارم کرد هیچ ئەسەرێکم نەدۆزیەوە. محەممەدی کوڕی منکەدیریشە فەرمێ محەممەدی کوڕی منکەدیرە فەرمێ منیش زۆرە گەڕام بە دوای کەسێکا بیکەم ڕەفیقی خۆم بەسە گەڕام بزانم پیاوچاکێکی باش بدۆزمەوە و ڕەفیقم بێ. بەڵام ئەم پیاوەم لە دەست چوو. لە دڵی خۆم ئەوتم نا هەر ئەو شوێنەی بۆ چۆڵەکەمەوە جارێکی تر. ئەمە دیارم ڕاقبەی ئەوەی کردووە کە ئەو کۆڵەکەیە کە محەممەدی کوڕی منکەدیر پشتی پێوە ئەدا و لەوەیە دیارە دێتەوە بۆ ئەو جێگایە. ئەفەرمێ شەوێکی تر بە هەمان شێوە لە نیوە شەوە من هەر لە مزگەوت مابوومەوە بینیم هاتەوە چووە بۆ ئەو شوێنە و بە هەمان شێوە کەوتەوە پاڕانەوە و سوجدە بردن. ئەم جارە کاتی دەستنوێژ بە هەمان شێوە هەستا و ڕۆیش دەستنوێژ بشوە. شوێنی کەوتم کە هاتەوە بۆ نوێژەکە لە نزیکیەوە نوێژم کرد کە ڕۆیشتە دەرەوە نەمهێش بزانێ بە دوایە ڕۆیشتم. ماڵەکەیم دیاری کرد بەیانی زوو چوومە بەرامبەر ماڵەکەی وەستام و تا هاتە دەرەوە سەیرەکەم ڕۆیشت لە شوێنێکا دانیش لە بازاڕ. ئەدەواتی پینەچیەکەی لە سندوقێکا دەرهێنا و بڵاوی کردەوە. چەرم و گاز و بزمار و چەرکوشۆ شتانەی کە پێیەتی. هەڵە چوومە بەردەمی ڕاوەستام سەری هەڵبڕی وتی مەرحەبەن مەرحەبەن یا محەممەد بن المنکەدر. چونکە محەممەدی کوڕی منکەدر پیاوێکی گەورە بوو هەموو ئایان ناسی. فەرمووی بەخێر بێ فەرموو چه ئەمرێگەکەی چیت بۆ بکەم؟ خوفت دەوێ پێڵاوێکت دڕاوە ئاغزوونەکەی خراپ بووە چیت بۆ بکەم؟ ئەفەرمێ سەلامم لێ کرد وتم نا تۆ دوێنێ شەو لەو کۆڵەکە لە پشتتدا بەو کۆڵەکەەوە دوو شەوە دەی بۆ ئەوێ دەموچاوی ڕەشدا گەڕا و سووردا گەڕا و زۆر تووڕە بوو. چاوی ژێڕا بەم لاولایە کەس نەیبینێ کەس نەیبیستێ کە زاگای لە پرسیارەکەی من نەبێ کەس جۆی لێ نەبوو بێ. وتی دەربارەی چییە پرسی؟ وتی بۆم تیکرار کرد. وتی نا تێگەیشتم بەس تۆ چه ئیشێکت بەوەی بۆ لەسەریە پرسی محەممەدی کوڕی منکەدر چه ئیشێکی بە تۆیە ئەمە چه پەیوەندێکی بە تۆیە؟ محەممەدی کوڕی منکەدیرە مفەرمێ ئەوەندە تووڕە بوو لێم لە ترسا ڕۆیشتم وتم بەخوا قەسەم لە تووڕەبوونەکەی ئەم غەزەبی خوا دێتە خوارەوەم جارە بەسەر منە. وتم با تووڕەی نەکەم دوای ئەمە هێواش دێمەوەی کەمە بە ڕەفیقی خۆم.
هەڵێ من ڕۆیشتم بۆ سبەینە هاتمەوە سەری لێ بدەم دراوسەکانی هەموو هاتن بۆ لام وتیان کاکە تۆ چیت کرد چیت پێوتوە تۆ بۆچیان پیاو چاکەت دەرکرد وتم چی بووە وتیان کاکە دوای تۆ هەموو شتەکانی خۆی پێچایەوە و ڕۆیشت ئێرەی بەجێهێشتووە ئەوجا محەممەدی کوڕی مونکەدیرە فەرمێ سێ کوڕەکەی خۆمم ڕاستپارد ئەمە شێوە مەلامەحیەتی ڕەفیقەکانی خۆمم ڕاستپارد ماڵ بە ماڵی مەدینە گەڕاین هیچ ئەسەرێکمان لێی نەدۆزیوە شارەکەشی بەجێهێشتوو سەیری کەن برانی بەڕێز کەسانێک چۆن خوا ئەناسن چۆن خوا ئەپەرستن چۆن ساڵحانە ڕوویان لە خوای پەروەردگار بەو هەموو تاعەت و عیبادەتەوە